شڵەپاچیەوە ئەم هەموو گەنج و ئەم هەموو خەڵکەی بەجێ هێناوە. چۆن پێشمەرگە شەڕەکە ڕۆژانە بۆی ئەم کوردستانە پارێزێ لە سنوورەکان ئێمەش لە ناو شارەکانە ئەتوانین بیپارێزین بە دڵ و بە ژیان. شۆلاوێ کاک شلۆڤان نوکەکریا زۆر دلم منات. ئەم کەلتورەی کە هەیە لە ناو خەڵکدا مناڵم کەلتورەکە نیە، کەلتورەکە هەیە زیندوی بکەینەوە. هەمووان لەوە گەیشتون ژینگە گرنگێکی گەورەی هەیە لەسەر ژیانی تاک، بەڵام لە باشووری کوردستاندا کە من ئەوانەی پاک و خاوێنی ژینگە ڕادەگرن. هەر بۆیە گەنجێک لە ڕێگەی پیجەکەیەوە بە ناوی شلەپاک توانیوێتی 320,000 کەس هان بدات پاک و خاوێنی ژینگەکەیان ڕابگرن. دەستمان کردووە بەم شلەپاک چاڵنجە لە ماوەی مانگێکا لە ئینستاگرام هاشتاگەکە 4 ملیۆن جار سەیری کراوە. بەڕاستی زۆر گەورە بووە و بەس یارمەتی بینەرانمانەوێ ئەوەنەی کەش گەورە بێت، چکە ئەمە بەڕاستی خزمەتێکی گەورەیە بۆ وڵاتەکەمان، فەرزیشە لەسەر شانی هەر هەمومان کوردستانەکەمان پاک ڕابگرین. چۆن پێشمەرگە شەڕەکە ڕۆژانە بۆی ئەم کوردستانە پارێزێ لە سنوورەکان ئێمەش لە ناو شارەکانە ئەتوانین بیپارێزین بە دڵ و بە ژیان. شلۆڤان بە ڤیدیۆ کۆمیدیەکانی 6 ملیۆن بینەری بۆ کارەکانی ڕاکێشاوە. ئەماوای کردووە بیر لە ڕاگەیاندنی کەمپینی شلەپاک بکاتەوە. ڕۆژانە سیاسی و هونەرمەندان و سەرمایەداران پشگیری خۆیان بۆ ئەم پەیجە دەنێرن. شارەکانی ئێمە بەهۆی سیارە، بەهۆی کۆمەڵێک معمەلی کارخانەی کە نزیکی شارەکانن و بەهۆی خۆڵ و خاشاکەوە کە بە شێوەی باش مامەڵی لەگەڵ ناکرێ بۆ ڕیسایکڵکردنی یاخود بۆ لە ناوبردننی، ئەمانە هەمووی بوونەتە هۆی ئەوەی کە هەوای شارەکانمان لە ڕووی نەوعیەت و پاکی کە خراپ بێ، باش نەبێ بۆ تەندروستی ئینسان. سوپاسی شڵۆڤانەکەم کە هاتووە بە ناوی شڵەپاچیەوە ئەم هەموو گەنج و ئەم هەموو خەڵکەی بەجێ هێناوە بۆی پشتیوانی ئەم کامپەینە بکەن. شڵۆڤان کارێکی جوانی کرد و دەستخۆشی لێکم. بە هەموو لایەکمان دەتوانین ئەم کەلتورەی کە هەیە لە ناو خەڵکدا مناڵم کەلتورەکە نیە، کەلتورەکە هەیە زیندوی بکەینەوە لە کاتێکدا کە ئەوێت شتێک فڕێباتە سەر جادە و ڕێگاوبان، کاتێک کە ئەوێ دارێک بشکێنێتەوە یان هەر شتێکی لەو بابەتە کە زەرەر بە ژینگەکە ئاگەیەنێ ئەمەی بیر بکەوێتەوە خزمەتی ژینگەکەی بکان نەگەوەی کە زیانی پێ بگەێن. بەم کارەیان دەیانەوێت پاکڕاگرتنی ژینگە و فڕێنەدانی خۆڵ و خاشاک بکەنە نەریت. قوتابخانەکانیش با خاڵی دەستپێکردن دەزانن. زیاتر لە 260 قوتابخانەیان لە شار و شارۆچکەکانی باشووری کوردستان بەسەر کردووەتەوە. شتێکی زۆر گرنگە لە سەرەتاییەوە لە ڕەوزەکانەوە فێری مناڵ بکرێ کە ئەو چکلێتەی خواردی قاقەزەکە هەڵگرێ و بنێشتەی خواردی قاقەزەکەی هەڵگرێتەوە، یاخود ئاوێکی خوارد دەبەکەی بگەڕێ بە شوێنێکە ڕۆی هەتا نەگاتە سەلەی خۆڵێک فڕی نەیاتە سەر عەرزەکە. بکەینەوە شوێنێک باشە بکەینەوە مەکتەبەکە لە سێری پاکیج لە پاک چالینگم کرد، ئیتر سێرم کرد هەموو کەس کورد ئەتوانێت شتێکی زەرفێک شتێکی تێکا، منیش هەستم کرد کە خۆم پەرپرسیارم لەو شتە، بۆیە پەرپرسیار بووم کە هەنێشتم پاک کردە و بۆم ناردن کە بۆم ناردن ڕقەمی خۆیامێ، منیش حەزم کرد بێ بۆ قوتابخانەکەمان و بانم کرد. هێڵلۆڤ ئەو خانمە گۆرانی بێژا کوردەی کە توانی بە هونەرەکەی خۆی نیشانی جیان بدات بۆ بەشداریکردن لە هاندانی خەڵکی بۆ پاکڕاگرتنی ژینگەکەیان لە وڵاتی ئەمریکاوە گەڕاوەتەوە باشووری کوردستان. ڕاستی ئەو شۆلە گەلێکی مهمە، ینی زۆر نێزیکی دلێ مناژی ئەو تشتە بکەین و مە پێدوێژی بۆ وڵاتی خۆ شۆلێ بکەین. بیا چاوی خۆداوینە وڵاتی خۆ، بیا چاوی خۆداوینە ژینگە و عەردی خۆ. هەروەسەژی من گەلە شۆلێ خێرخازی و مرۆڤاتی کردە بەریوێژی گەل حیوانە گەل سووریا گەل بۆ پێشمەرگە بۆ ژینگە، بەس تایبەتی ئەو شۆلاوێ کاک شلۆڤان نوکەکریا زۆر دلم منات بژم ئەوە تشتێکە هونەرمەند ئەندشین وەکی فانیت خۆ هەموو گازیکین یەکگرتی بین و شۆلێکی زۆر جوان بکەین بۆ وڵات. بەپێی ئەو لێکۆڵینەوانی کراوە ئەو مادانەی ژینگەی باشووری کوردستانیان پیس کردووە بەشی زۆریان نایلۆن و شوشە و چەند مادەیەکی دیکەن کە ژمارەیەک لەو مادانە
ماوەی زیاتر لە 150 ساڵی دەوێت بۆ شیبوونەوەیان لە زەویدا. شلۆڤان دەیەوێت بە پرۆژەی شلەپاک ژینگەی کوردستان بە پاچی بێڵێتەوە. بۆیە سیاسیەکان و هونەرمەندان و بازرگانان پێکەوە کۆکاتەوە تاوەکو ئەو پەیامە بگەێنن کە ژینگەی کوردستانیان خۆش بوێت. چونکە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت ساڵانە نزیکەی 7 ملیۆن کەس بەهۆی پیسبوونی ژینگەوە گیان لەدەست دەدەن لە جیهاندا. چۆمان محمود، ڕوودا و